دیارە وەک ڕوونا سەردانەکەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ ئیسرائیل واروەها بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست بە شێوەیەکی گشتی بۆ سوودیا کاردانەوەی جیاوازیە بوو لە هەمان کاتە لە پراوێزی کۆبوونەوە سەرەکیەکان و پامە سەرەکیەکان چەند کۆبوونەوەیەکی دیکە هەبوو یەکێک لەوانە دوێنێ کە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە پراوێزی کۆبوونەوەی ئەنجومەنی هاریکاری کەنداو لە شاری جەدەی سعودیە کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا چەند پرسێک تاوتوێکرا و هاوکات لە دوا ئەو کۆبوونەوەیش با بڵێن مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ هەریەک لە سەرۆکی سعودیە و واروها ئەمیری قەتەر و شای بەحرین کۆبووە و کۆمەڵێک پرس و خواسی تایبەت بە دۆخی ئێستا و چەند بابەتێکی دیکە تاوتوێکرا لەسەر ئەم بابەتانە دەوەستین پرسیار دەکەین کە ئاخۆ گرنگی ئەم کۆبوونەوانە چێ و بە تایبەتی کۆبوونەوەکەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و کە چەند پەیامێکی تێدا بوو چەند بابەتێک قسەی لەسەرکرا کاریگەری و هەروە گرنگی ئەم کۆبوونەوە چێ و کاریگەری لەسەر پرۆسەی سیاسی عێراق چی دەبێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پشتیوان فەرج محەممەد کە بەڕێزیان بەڕێوبەری پەیوەندیانی و دەوڵەتەکانن لە زانکۆی چەرمۆ دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس دیارە لە ئەو کۆبوونەوانی کە با بڵێن ڕۆژانی ڕابردوو کرا لە بەتایبەتر کۆبوونەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کاریگەری و گرنگی لەسەر پرۆسەی سیاسی عێراق بە شێوەیەکی گشتی چی دەبێت؟ دەست خۆش بۆ پرسیارەکەت ڕاستی ئەم دیدارە لە کاتی خۆیان بوو هەر دوێنێ بوو کۆشکی سپی بەرنامەیەکی بڵاو کردەوە سەبارە بە ناوڕۆکی کۆبوونەوەکەی جۆی بایدن سەرۆکی ئەمریکا و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەو بەیاننامەیەدا ئەگەر تێبینی بکەین چوار وشەی زۆر گرنگی تایەکە لە دوای 2023 کە لە عێراق ڕژێم گۆڕاوە حکوومەتی نوێ دروست بووە ئەمریکا بەردەوام پێداگیری لەسەر ئەو چوار خاڵە کردووە یەکێکیان خاڵی یەکەم سۆڤەرینیتی ئەواتە شکۆمەندی عێراق ئەمریکا بەردەوام عێراق وڵاتێک بێ شکۆمەندی هەبێ کەس دەستێوەردان لە کاروباری عێراقانەکان خاڵی دووەمیان کە پێداگریان لەسەر کردووە تێریتۆریال ئینتێگریتی واتە یەکپارچەیی خاکی عێراق بە بەردەوامی ئەمە بە ناڕاستەخۆ بە گوێی کوردەکانی شادن بەتابەتیش باسی کوردستانی ئەو بەیاننامەیە کاڵێ ئەمە پشگیری عێراقدا ئەو کاتەکەن کە یەک پارچە و یەک ریز و یەکێتی وڵاتەکە پارێزراو بێ خاڵێکی تر باسی سکیریتی لەگەڵ ستیبیلیتی واتە ئەمن و ئاسایش عێراق بێ پارێزراو بێ و سەقامگیریە بێ پارێزراو بێ واتە بەردەوام لە سیاسەتی دەروی ئەمریکا عێراق وڵاتێکی زۆر گرنگە چ لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و چ لە ناوچەکە بە حکمەوەی عێراق دووەم وڵاتە لە هەناردەکردنی نەوت لە وڵاتانی ئۆپیک و ئێستاش ئامانجی سەرەکی هاتنی جۆی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە پرسی یەکەم بە ئەولەوێتی یەکەم مەسلەی نرخی نەوت و غازە کە ئەمە لە ناوخۆی ئەمریکا ئەو گرانیە بارگرانێکی زۆری دروست کردەوە بۆ خەڵک بایدن ترسی ئەوەی هەیە بۆ هۆی شەڕی ئۆکرانیا بۆ ئەو ڕێشەنانی بۆ کۆڤید گینانەبەر و داواکاری خواستی جیاهانی بۆ بەدیلی نەوت و غازی رووسیا ئامانجی سەرەکی یەکەمی هاتین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ عێراق و بڵێن بۆ سعودیە و عێراق و ناوچەکە ئەوەیە کە داوایان لێ بکە ڕۆژانە هەناردەی نەوت بە تایبەتی سعودیە کە ئێستا 2,211,000 بەرمیل لە نێرێتە دەرەوە داوای لێ کرد و کە هیلانی کەمە هەوڵ بدەن 16 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکە هەناردە بکەن هەڵبەت لە دوای سعودی عێراق دێت بۆیە ئەمریکا بەردەوام پشگیری عێراقێکی یەکگرتو ئەمن و ئاسایشی پارێزراو بێ و یەک ریزیش بێت هەمیشە ئەو پەیامەدا بە گوێی عێراق و وڵاتانی دراوسێش کە ئێمە ڕێ نادەین سەروەریش کۆمەندی و ریزی عێراق دکتۆر لەسەر هەر یەک لە خاڵەکانی پەیامەکان بۆ سنیەکێک لەو خاڵانەی کە باز دەکات بازەوە دەکات کە پێویستە عێراقێکی یەکگرتو هەبێ وەروە دەستێوەردانی دەرەکی کەم بێتەوە وەک ڕوونا لە عێراقدا دەستێوەردانی وڵاتانی دراوسە بە تایبەتر هەژمونی سیاسی ئێران لە ئێستادا لە عێراقدا بەڕوونی کاریگەری لەسەر هەندێک پرۆسی سیاسی عێراق بەجێدەڵێت لەمڕۆوە هەڵوێستی ئێران یاخود بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکانی عێراق و ئێران دەبێت چۆن هەڵوێستی لەسەر بکرێت هەڵبەت ئەگەر عێراق وڵاتێکی سەخامگیر و ئەمن و ئاسایشی پارێزرا بێ سوودی بۆ ئێرانیش هەیە ئەبێ ئەومان لەبیر بێ کە ئامانجێکی سەرەکی بایدن ئەوەیە کە هەر مەسلەی نەوت و غاز یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە ڕێکەوتنە لەگەڵ ئێران و سعودیش هەمان شتێوێت هەمان شتێوێت لەو ڕێککەوتنە نابێت سعودی پاراوێز بکرێت و بە دڵنیاییش عێراق ڕۆڵێکی زۆر گرنگی بە حکومەوەی دراوسەی نزیکی ئێرانە و لە ڕووی ئابووری شۆک و
ناوچێکی زۆ زۆر گرنگە لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئابووری و لە ڕووی ئاسایشەوە گرنگی و پێگەی زۆری بۆ ئێرانەیە هەڵبەت بینیمان دوای هەڵبژاردنەکانی عێراق کوتلەیەک هەبوو کە کوتلەی پارتی بوو لەگەڵ سونەکان لەگەڵ سەدر هەرچەند هەوڵان نانیانتوانین حکوومەت تەشکیلکەن ئێستا دەرفەتێک هاتوتە پێشەوە بۆ ئیتاری تەنسیقی و یەکێتی و حزبەکانی تکە پێکەوە بتوانن ئەسپی خۆیان تاودن و بتوانن زۆرینەیەک دروستکەن و حکوومەت دروستکەن بەڕاستی ئەمریکا ڕاستەوخۆ لە بەیاننامەکە ئاماژەی بەوەیەوە کە ئێمە پشتگیری هەرچی زووە تشکیلکردنی حکوومەتێکی نوێی عراقەکەن کە تایە ئەو حکوومەتە دوو ئەرکێ یەکەم نوێنەراتی هەموو عێراقیەکان بکە دووەم خزمەتگوزاری بۆ عێراقەکان دابین بکە بە کوردێکی ئەوەی لە بەیاننامەکە هاتووە واتە ئەو سیستەمی محاسسەیە کە پێشوو هەبوو نابێ حکوومەتی زۆرینە دروست بکرێت چونکە سروشتی بێ کاتێ عراق وایە ینی ناکرێ هیچ لایەنێک پراوێز بخرێ فرامۆش بکرێت جێ نەبکرێت بەڵکو ئەبێ حکوومەیەکی تێکی بە زمانە کوردەکەی خۆمان بنکە فراوان دروست بکرێت کە ئەمە ڕێک پێچەوانی خواستی عراقەکان باشە دکتۆر ئەو پشگیریەی ئەمریکا کە دەری بڕیوە بۆ عێراق بۆ پێگەنانی حکوومەتی نوێی عێراق چ کاریگەریە گەسەر پرۆسەی سیاسی بە تایبەتی لەم پرۆسە چەقبەستویەی ئێستی سیاسی عێراق بەجێدەیاڵێت یەکێک لە خاڵ هەرە گرنگەکان لە بەیاننامەکە هاتووە خەڵک پێی وابوو ئەمریکا تەواوکشێتەوە لە ناوچەکە دوای لە ئەفغانستان کشایەوە ئیتر ئەم ناوچەیە واڵا بێ بۆ ئێران بۆ رووسیا بۆ سین بەدڵی خۆیان بازرگانی و بەرێنان و سوود لە سەرچاو سروشتەکانی عراق وەرگرن بەس ئەمریکا و پەیامەیە کە ئێمە هەرگیز ناوچەکە چۆڵ ناکەین هەرگیز ڕێ نادەین خەڵکانی گرنگیان پەیامە لەوایە کە ئەمریکا دیسانەوە کەشێکی دروست کردووە کە وڵاتەکانی کەندا و بەگشتی هەماهنگ بن لە نێو خۆیاندا و لەگەڵ ئیسرائیلیش ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەمریکاوێ عێراق بەڵکێشکا بۆ هەوپەیمانەتێکی لەگەڵ وڵاتانی کەنداوە بەلای وڵاتانی خەلیجا بڕوە نەک بەلای تورکیا و بەلای ئێرانە بە کوردەکەی ئێوە نفوزی دەستێوەردانی دەرەکی لە عێراق کەم کرێتەوە بۆ چووکەم نفوزەت تەسیری هەبووە لە سیاسەتی ناوخۆی عراقی کە بینیمان دوای خۆپیشاندنەکانی ساڵی 2019 متمانە نەماوە لە ناوان هاوڵاتی و لە ناوان ئەو حزبانەی کە حکوومەت تشکیلەکەن پەیامەکەی بایدن ئەوەیە کە هەوڵ بدەن لانێکم حکوومەت دروستکەن خزمەتگوزاری بۆ خەڵک دابینکە و نەنەرایەتی خەڵک بکە و هیچ لایەنێکی جێهەیە فرامۆش نەکەس سروشتی پێکاتەی تایفی و قومی عراق وایە هەر کاتێک کەمینەیە کاتی بێتە سەر حکم ئەوانی تری چەسانەوەتەوە بە کوردەکەی عێراق وا پێویستەکە بە ڕێکەوتن بە سازان حکوومەتێ تشکیل بگرێ هەرچی زووە چونکە بەڕاستی 9 مانگ بەسەر هەڵبژاردننا ڕۆژتە تایسا حکوومەت تشکیل نەکراوە لە ڕووی ئابووری عێراق زۆر سەرکەوتووە لە چاو زۆربەی وڵاتانی ناوچەکە زۆر بەباشی هێناوێتی یەدەکی عێراق ئێستا پارێکی زۆر زۆری هەیە چ لە ئاڵتون چ لە یەدەکی پارە لە ڕووی ئابووری زۆر باشی هێناوە بەپی ئەو ڕێشەنانەی حکوومەتەکەی کاسمی گرتوێتی بەر بەڵام لە ڕووی سیاسی و عێراق سەر گەشتووە بە بنبەست بۆیە پێویستەکە چارەزەرێکی سیاسی بدۆزرێتەوە بۆی عێراق لەو بنبەستوی کە تی کەوتۆ ڕزگار بێت هەڵبەتە لە مانگی دەکە پرۆسی هەڵبژاردننی عێراق دەستی پێکرد هەتا ئەم دوایانش ئەمریکا ناوبناو دەکرێت بڵین پەیامی هەبووە بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکانی عێراق یەک بگرن بۆ پێگەنانی حکوومەتێکی نەوە تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستویە بەڵام دەبینین دۆخەکە وەکو خۆی وایە بە بڕوای تۆ ئەم پەیامی ئەم جاری کۆبوونەوەی ئەم جاری کاریگەری ئەرێنی بەجێ دەهێڵێت یاخودۆ جارەکانی ڕابردوو دەبێت من خۆم هەستەکەم هەشتا جارێ زۆر زووە یەکسەر بڕیار بدەین ئایا بە ئیجابیانە یا سلبیانە و سەردانەکەی بۆ عێراق کشێ ئەبێ لانی کەم هیچ نەبێ شمانێک ساڵێک چاوەڕوان کە ئیمزانین دوای ئەم کۆبوونەوەی بایدن دوای ئەم سەردانەی و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نە وڵاتەکانی ناوچەکە لەگەڵ یەکترا خۆی بایدن لە لایەکیشەوە ڕێکەوتنی ئەتۆمیەکەی وێت بەڵام بە بۆنەی ڕای ناوخۆی وڵاتەکەی خۆی هەموو شتانی ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گوزارێ بەشێکی پەیوەندی بە سیاسەتی ناوخۆی ئەمریکایە بایدن ئەوێ ڕێیت ئەپروڤڵواتە ڕەزامەندی دەنگی هاوڵاتیان لە ئەدای ئەم ساڵە حکومڕانی ئێوێ باش بێ ئێوێ بە گشتی پیشانیدا هێشتا ئەمریکا تاکجەمسەرانە سەرور و سەرداری جیهانە هێشتا ڕۆڵی هەیە و ئەبینی هیچ هێزێک و لە ساڵی پارا زۆر هێزی سەربازی ئەمریکی بەگشتی کشایەوە هەل ڕۆڵێکی ڕاوێژکاری و هاوکاری و تەنسیقییان هەبووە لە عێراقا بەڵام ئەم سەردانەی بایدن ئەوەی پەیامێکی ناڕاستەخۆ بوو بۆ رووسیا بۆ چین کە ئێمە
ئەم ناوچەیە بەهی خۆمانەزانین ئەم ناوچەیە خاوەندارەتی لەکەین و ناهێڵین ئەمن و ئاسایش و سەقامگیری ناوچەکە تێکچێ بۆ کە ڕاستەخۆ لە بەرژەوەندی ئابووری و لە بەرژەوەندی ئەمن و ئاسایشی ئەمریکایە کە ئەم ناوچەیە سەقامگیر بێ بەتابەتی دوای شەڕی ئۆکرانیا چیتر ناوچەکەت حملی ئەوە ناکە جارێکی تر گرژی و ناتەبایی و ئاڵۆزی سیاسی لەوە زیاتری تادێ باشە دیارە لە کۆبوونەوەکاندا بە شێوەیەکی گشتی و هەروەها خاڵی سەرەکی یان ئەگەر خاڵی سەرکیش نەبێتێک لەو خاڵانی کە باس کراوە ڕێککەوتنی ئەتۆمی ئێرانە کە هەڵوێستەی لەسەر دەکرێت و هەروەک پێشتریش کە مستەفا کازمی ئاماژەی پێدا بووەروە لەگەڵ لایانی ئێراندا کۆبوو باسی لەوە کرد بوو لەمڕۆ ڕۆڵی نێوەندگیر دەگێڕێت لە نێوان ئێران و وڵاتانی ئەمریکا کۆبوونەوەی ئەم جاریان لە کاتێکە کە باسی ئەتۆم کراوە کاردانەوەی لەسەر پەیوەندیەکانی عێراق و ئێران بە شێوەیەکی نێرێنی جێناهێڵێت بە شوێکی گشتێت توانین بڵێن لەم 1-2 ساڵە عێراق ڕۆڵێکی زۆر باشی بۆ حکوومەتەکەی کازمی تا ڕێدی زۆر باش و کوبرستان باستان کرد ڕۆڵی نێوەندگیری بینی بەتابەتی لە کۆبوونەوەی لووتکەی بەغدا کە ماوەیەک لەمە پێشکرا عێراق ئەوەی پیشانە کە ئەتوانێت سعودی و ئێران لە یەک نزیکاتەوە کە ئەتوانێت ئەمریکا و ئێرانیش لە یەک نزیکاتەوە چکە بەڕاستی ئەو لە بەرژەوەندی خودی عێراق خۆیەتی ئەگەر ڕێکەوتنی ئەتۆمی بکرێت چ لە ڕووی ئابووریە چ لە ڕووی ئەمن و ئاسایشەوە چ لە ڕووی سەقامگیریەوە بۆ خودی عێراق بەرگەی ئەو ناگرێت کە وڵاتانی دراوسەی عێراق لە شەڕ و لە تەنگژەی سیاسیا بن بۆ وڵاتەکە و بۆ ئابووری بۆ ئەمن و ئاسایشی عێراق هەر بۆ نێوەندگیریە میانڕەویە بمێنێتەوە عێراق باشە کە لە بەرژەوەندی وڵاتانی هەم خەلیجە هەمی ئێرانیشە بەڵام بەردەوام پێداگیری لەوەگری کە دەستێوەردانی دەرەکی لە سیاسەتی عێراقا کەم بکرێتەوە ئێمە بینیمە عێراق ینی ئێستا لە دۆخێکایە کە ناتوانێت سەر کۆماڵ هەڵبژێرێ ناتوانێت شعگەن لە ناو خۆیانە ڕێناکەون کە پامەکەی جۆی بادن بەناڕاستەخۆ بۆ عێراقەکانەوەی کە بە هەر شێوەیەک بێ ئەبێ حکوومەتێکی بنکە فراوان دروستکەم بە جۆرێک هەم جوابی شەقامی عێراقی بداتەوە هەم حزبەکانیش لەوە دوور بخاتەوە کە ململانەی سیاسی و ئەو نەبوونی متمانەیە کە دروست بۆ لەم چەند مانگەی دوای هەڵبژاردنە ئەنێ ئەو نەمانی متمانەیە بڕەوێنەوە حکوومەتێک دروست کرێ چونکە ئێستا بە بەرژەوەندی ئەمریکا ئەوروپا وڵاتەکان ڕۆژاوا هەمی لەوایە کە عێراق سەقامگیر بێ بۆ ئەگەر سەقامگیر بێت توانێت نەوت زیاتر هەناردەکان باشە دکتۆر دیارە باس لەوە کراوە کە لە عێراقدا هەوڵی بنەبڕکردنی تیرۆر و بەرقەراربوونی ئاشتی و ئاسایش و ئەمنیەتی عێراق یەکێکە لە خاڵەکان یاخود لە گفتوگۆکان لە کۆبوونەوەکەی بایدن و مستەفا کازمی لە عێراقیشدا بەشێک لەلایەنە سیاسیەکان دەبینی لێرە و لەوێ گروپی چەکداری تایبەت بە خۆیان هەیە ئەم پەیامەی جۆ بایدن ئەم کۆبوونەوەی مستەفا کازمی و جۆ بایدن چ پەیامێک دەگاتە ئەو لایەنە سیاسی کە گروپی چەکداریان هەیە دەست خۆش پرسیارەکە و زۆر جوان بوو لە ڕاستی عێراق خۆی گیرۆدی دەسی هێزی تایفی و قەومی و میلیشا و هێزی چەکداری جیاوازە لە ئێستادا دۆخێک هاتۆتە پێشەوە پێشووتر هەر بکەری دەوڵەتی هەبوو وڵات هەر یەک سوپای هەبوو بەڵام ئێستا بینی هەر هێز و لایەن و باڵک و گروپی هێزی چەکداری خۆی کە ئەمە خۆی هەڕەشەیە بۆ ئەمن و ئاسایشی هەم عێراق هەم ناوچەکە بەگشتی ئێستا وا پێویستەکە بەتابەتی لەم چەند ڕۆژانەی لەوانە ئاگاتان لێبێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگی بەڕێز نووری مالکی بڵاوبووتەوە کە هەڕەشەیەکە ئەم حزبانە سەقیان بە یەک نەماوە ئەڵێن باوەڕمان بە سوپای عێراقی نەماوە کەسمان بپارێزێ خۆی لە ڕاستەیە بێ هێزی سوپای عێراقی لەگەڵ پێشمەرگا بە هێز بکرێ بۆ ئەو هێزە نوێنەرایەتی هەموو خەڵک بکات ینی هێزی تاقم و لایەنێک نەبێ بەڵام ئەگەر هاتەوە هێزی سوپای نیشتمانی لاواز بوو دژەتیرۆر لاواز بۆ ئەوە بە تەکید بینیمان لە ماوەی ڕابردووە کە هەم کوردستان ناوچەکان ناوچەکێشە لەسەرەکان هەم عێراق ئەبینی بە موشک و تۆبارانکردن و بەردەوام ئەمە کاریگەری لە بۆ بەرێنانە بێ لە عێراق بۆی عێراق وا پێویستەکە حکوومەتێکی بنکە فراوانی هەبێ ئەو حکوومەتە هێز و لایەنە جیاوازەکان بەتایبەتی شیعەکان لە ناو خۆیانە سونە کورد ئەمیان ڕێکەون کە ئەگەر ڕێنەکەون لەگەڵیەکان هەمویان دۆڕاوە ئەنی تۆ بێت دۆخێک لە سیاستە خۆی سیاست عنی فەنی ممکنات کە چۆن دۆخێ دروستکەی هەموو لابراوە بن بەڵام ئێستا لەم دۆخی ئێستا حالیەن هەمویان دۆڕاون هەمویان هاوڵاتی زەرەرەکە بۆیە زۆر گرنگە بەردەوام هەوڵەکان بەردەوام بن بۆی سازانێکی نیشتمانی دروست بێت لە بەرەوەی خەڵکی عێراق زۆری چێشتووە
زۆر ناسەخانگیری باشە، یعنی دکتۆر. شایسته ئەوەن کە حکوومەتێکی باشیان هەبێ نوێنەرایەتیان بکات. وەکو کۆتا پرسیارم دەمەوێت بزانم ئەم کۆبوونەوانی مستەفا کازمی و جۆ بایدن بە شێوەیەکی گشتی کاریگەریەکەی لە ڕووی سیاسیەوە لە سەر هەرێمی کوردستان کە بەشکە لە عێراقچی دەبێت. ئەوەی زۆ گرنگە وەکو لە بەیاننامەکەی کۆشکی سپیە هاتووە پەیامەکەیان بۆ هەرێمی کوردستانەوەی کە لەگەڵ عێراقایشکن. پەیامەکان ئەوەیە ئێمە هێشتا هەر بەشێکین لە عێراقی یەکگرتو تەبا کە شکۆمەندی پارێزرا بێ بە کوردەکەی ئێمە گەل لەگەڵ بەغدا بتوانین ئیش بکەن ئەتوانین بۆ بەرژەوەندی کوردستانی چکە بەڕاستی لە پاراگرافێکی شا بە تایبەت ناوی کوردستانی هێناوە کە ئەمن و ئاسایشی کوردستان بەندە بە ئەمن و ئاسایشی عێراقەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر پشتیوان فەرەج محەممەد بەڕێوەبەری پەیوەندیانی و دەوڵەتەکان لە زانکۆی چەرمۆ سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.